بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا ربي خواهی گیان داواکارین لە تۆ لەم ڕۆژی 24 ڕەمەزانەیە بە تەواوی پاک بوو بینەوە لە گوناه و تاوان، بە تەواوی داماڕابین لە هەموو غەفڵەت و بێئاگاییە کە تووشمان بووە، بە تەواوی لە ڕابردوویەک کە تووشی گوناه و تاوان و غەفڵەت بووین ڕزگارمان بوو بێت. إله العالمین سەرفرازمان کە و دامەزراومان کە و ئیمانمان سەلامەت بکە، عەفومان کە و لێمان خۆش بە. یا ربی خوای گیان دین و عاقبەت خێریمان پێ ببەخشە، ئیمانی کامڵمان پێ ببەخشە. ئەوانەی هەر دوعا و پارانەوەیکیان هەیە یا رب العالمین دوعاکانیان گیرا بکە. ئەوانەی لەم بەربانگە و لەم تەنگی ئێوارە و لەم نزیک بوونەوە لە خوانی ئێوارەیە لە تۆ ئەپاڕێنەوە دوعاکانیان گیرا بکە. عفومان کە و لێمان خۆش بە و هیدایەتمان بە. یا عفو یا کەریم یا حی یا قیوم برحمتك نستغیث. هەچ مسلمانێ هەر داماویەکی هەیە یا رب العالمین غەیری تۆ خوایەکی تری نییە لێی بپاڕێتەوە. خوایە تۆ خوای گەورەیت. یا رب العالمین تۆ تاک و تەنهایت، تۆ هەموو شتێکە بەدەستە و دەسەڵات هەر لای تۆیە، قودرەت و توانا هەر لای تۆیە، تۆ قادر و بەتوانایت. یا ئەرحەمە الراحمین وەڵامی داواکاریەکانمان بەرەوە. یا ربی خوایەکیان نصیبمان بخەرە شەوەکانی شەو مبارەکەکانی قەدر یا رب، شەوەکانی قەدرمان بە نصیب ببێ یا رب العالمین. ئەوانەی نەخۆشیان هەیە خوایە شیفایان بۆ بنێرە، ئەوانەی دەردەدارن بە نەخۆشی دەرونیەوە یا ربی شیفایان بۆ بنێرە، ئەوانەی بێتاقەتی و ناڕەحەتیەک دڵی داگیر کردوون خوایە ڕزگاریان بکە، خۆت توانات هەیە بەسەر ڕزگارکردنیانە. یا ربی خوایەکیان ئەوانەی مناڵیان مناڵی ساڵحین پێ ببەخشە، ئەوانەی هاوسەرگیریان نەکردو بە کەسی باش و شیاویان بگەێنە. یا ربی وڵاتەکەمان لە خراپە و لە تاوان و لە گەندەڵی و لە هەموو فەساد و خراپەیەک بە دوور بگرە و پاکی کەرەوە یا رب العالمین. هیدایەتمان بە، هیدایەتی گەنجەکانمان بە بەرەو ئیسلام و دینداری یا رب العالمین. تەوفیقمان بە و هیدایەتمان بە یا رب. یا ربی سەرفرازی دنیا و قیامەتمان کە، یا ربی سەرفرازی دنیا و قیامەتمان کە، عاقبەت خێرمان کە یا رب. ئەو ڕۆژانەیە گەڕینەوە بەلای تۆ ڕۆژانێکی پڕ لە بەختەوەری و پڕ لە خێر و پڕ لە چاکە بێت، بە ڕووسوری بگەڕینەوە بەلای تۆ یا رب، ڕوو زەرد و ڕوو ڕەشی لای تۆ نەبینە ئیلاه العالمین. اللهم آمین 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 یا مجیب السائلین. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت جارێکتر لە بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئێمە ئەبێ ڕاوچی خێر بین، بە دوای خێرا بگەڕین و بزانین هەر کەسێ خێری چنیەوە خوای گەورە ئەو کەسەیە بێت. ئەوانەی بە دوای خێرا گەڕێن دۆستەکانی خوای گەورن، تەنانەت ئەگەر زۆر زۆر گوناه و تاوانیشیان کرد بێت. ئەو تا فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە بۆمان دەگەڕێتەوە فەرمێت ئافرەتێکی خراپەکار کە خراپەی ئەکرد، پارەی بە خراپەکاری پەیدا کرد، فاحیشەی ئەنجامەدا، ڕۆژێکیان لە بیابانێکە ڕۆشتە بیابانێک و بەوێ تێپەڕی، بینی ئەوە بیرێک لەویایە، تینووی بوو، بەڵام بینی سەگێکیش بە هەمان شێوە تینوویەتی، بەڵام سەگەکە ناتوانێت بچێتە ناو بیرەکە. ئەم ئافرەتە ڕۆشتە ناو بیرەکە هەروەکو چۆن خۆی تێر ئاو کرد، بەشی سەگەکەش ئاوی هێنا و سەگەکەی تێر ئاو کرد. خوای گەورە لەبەر ئەم کردەوە جوانەی کە ئەنجامیدا لە هەموو ئەو گوناه و فاحیشە و کردەوە خراپانەی کە بە پارە گوناهی ئەنجام داوە، بۆ پارە ئەنجامی یاوە، لە هەر هەموو گوناهەکانی خۆش بوو، لە هەر هەموو تاوانەکانی خۆش بوو، تەوبەی لێ قوبوڵ کرد.
خوا خستی سەر ڕێگەی تەوبە عەفوی کرد. ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ زۆر زۆر ڕامان بشڵەکێنێ لەوەی کە کردەوەی چاک فرامۆش نەکەین، بەردەوام ڕاوچی کردەوە چاکەکان بین بە دوایە بگەڕین. هەروەها لە عاقبەتی خۆمان بترسین، لە عاقبەتی خەڵک نەترسین، لە عاقبەتی خەڵکیش نەپرسین. زۆر بە دوای خەڵکا ڕانەکەین کە بڵینەوە وا ئەکا وە گوناهەکەەوە خوا ئەزانێ. پێغەمبەر فەرمێ ئەو ئافرەتە ئەو خراپەکارە بوو بەڵام تەوبەی کرد، خوا عەفوی کرد، لێی خۆش بوو لەسەر یەک کردەوە. لەبەرەوە ئەگونجێت کەسێ زۆر زۆر خراپێتە بەرچاوی تۆ، ڕکلام و دیعای زۆر زۆر خراپی بۆ کرێت، تۆ بەشدار مەبەتیایە. هەرگیز بەشداری لەو ناشرینکردنی هیچ کەسێکا مەکە و ڕیکلام دووبارە مەکەرەوە، چکە ڕەنگە خوا عەفوی کرد بێت و ئاگال لێ نەبێت. ئەم ئاماژەیە، ئەم فەرمودەی پێغەمبەر سەڵەم ئاماژەی زۆر زۆری تایە و پێویستە زۆر بەدڵ ئاگامان لێی بێت و ئاگامان لەوە بێ ناو ناتوەرە و بوختان و شتی ناشرین بۆ کەس نەکەین. ئەو ڕۆژەی جەعفەری ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهید بوو، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کێ کەفالەتی سێ مناڵەکەی جەعفەرەکە؟ سێ مناڵی هەبوو. سێ سەحابە وتیان ئێمە یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم. یەکێکیان دراوسەی ماڵی جەعفەر بوو، دووهەمیان برای برایەتی ئیمانی بوو کاتێک کە کۆچی کردبوو بۆ مەدینە، برای بوو لە ڕووی ئەنسار و مهاجرەوە. سێهەمیان حەزرەتی عەلی کوڕی ئەبی طالب کە برای ئیمام کە برای جەعفەر بوو، ئەویش هەرسێکیان وتیان ئێمە یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم کەفالەتیەکەین. هەر یەکەشیان ئەیوت من یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم. یەک لە یەک هەژارتر و فەقیرتریش بوون، بەڵام لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری ئەوە بوون کە خێر نابێ دەستبنی بەڕێەوە بەڕوویەوە، خێر نابێ لێی هەڵبێیت. ئەو شتی کە تۆ خێرەکە ئەنجامیە دەیت مەترسە لەوەی پارەکەت کەمیەکە، ماڵەکەت کەمەکە، سەرۆت و سامانەکەت کەمەکە، بەڵکو خۆی گەورە بەوە بەرەکەتی تێخا، بەوە ڕزقی ترێ بۆیەت. ئاخر بیرێک کە پاکیەکەنەوە بۆچی پاکیەکەنەوە تا ئاوەکەی زیاد بکە، خێریش بەو جۆرە زیاد دەکات. لەبەرەوە با هەمیشە بە دوای خێرەکانە بگەڕین، کەلیمەی جوان، هەڵوێستی جوان، سڵحی بەینی خەڵک، چاکەکردن زۆر و زەبەندەیە ئازانم، دڵخۆشکردنی کەسێک، ئەمانە هەمووی خێر و چاکەی ئینشاءالله. با خێر لە ناو کۆمەڵگاکەمانە ئینشاءالله بڵاو بکەینەوە. ئازانم دوای ناوبڕێکی کەم دێمەوە خزمەتتان، فەرموون. مەلیکە ڤیکتۆریا لە سەڵاتی کە مەلیکەی بەریتانیا بوو، لە سەڵاتی بەسەر بەشێکی زۆری سەرزەویە درێژەی هەبوو، تەنانەت تا وڵاتی هیندستانیش. لەکوێ خۆر هەڵەهات، لەکوێ خۆر ئاوا بۆ ئیمپراتۆرەتی بەریتانی دەسەڵاتی بەسەریا هەبوو. لەگەڵ مەلیکە ڤیکتۆریا باسی کەسێکەکەین، کوڕێکی گەنجی هیندیە، ناوی عەبدوڵایە. ئەم عەبدوڵایە بزانین چیرۆکەکەی بەسەرهاتەکەی لەگەڵ مەلیکەیە چییە؟ هەموو مرۆڤێ هەرچەنە شکڵی زۆر جوان و ناوازە بێ، چەنە پلەپایی هەبێ، دەسەڵاتی هەبێ، مەلیکەی بەریتانیا بێت، سەرۆک کۆماری وڵات بێت، سەرۆکی نیشتیمانەکەت بێ، وڵاتەکەت بێت، پارە و دەسەڵاتی زۆر زۆر گەورە و ڕەها بێت، ئەو کەسە هەرچی بێت هەر مرۆڤە. لاوازیەکانی مرۆڤی تایە، خۆشیەکانی مرۆڤی تایە، ناخۆشیەکان ڕووی تێکات. مرۆڤ وەکو من و تۆ هیچ فەرقێکی نییە. ئەم مرۆڤە ئەیەوێ یەکێ بیدوێنێ قسەی لەگەڵا بکە، وەکو مرۆڤ دڵنەوایی بکات. زۆرجار ئەبن بە سیجنی دەسەڵات و ئەبن بە سیجنی کورسیەکانی خۆیان، وەکو مرۆڤ مامەڵەیان لەگەڵا ناکرێت.
چێژ لە ژیانی خۆیان نابینن. ئەوێ یەکێ خۆشی بوێت قسەی لەگەڵ بکە بێ مەسلحەت، بێ دیبلۆماسیەت، بێ ئەتەکێت، قسەی لە کاتجاری وای دەستی ناکەوێت، چونکە نایڵن. مەلکەی بەریتانیا و هیند ئیمپراتۆریەتی بەریتانی کە مەلکە ڤیکتۆریا بوو، کەسایەتێکی زۆر بەهێزی هەبوو ئەم ئافرەتە. هەموو خەڵک لێ ترسا، زۆر ترسناک بووە، یعنی دەسەڵاتێکی ڕەهای هەبووە. تەنها بە سیرکردنی بەرامبەرەکان یەترسان. کەس بیری لەوە ناکردەوە کە لە کۆتاییە ئەم مەلیکەش مرۆڤە، پیرەژنێک بوو، مرۆڤ بوو، زۆر لێ ترسان. تاوان لە کۆتایی ژیانیا ئەم ئافرەتە تەمەنی هەبوو، تووشی خەمۆکیەکی زۆر گران و قرس بوو، تووشی نەخۆشی خەمۆکی بوو. هەموو دەسەڵاتەکانی خۆی بەکارهێنا، بەڵام لە ناخەوە لە دەروونەوە ڕووخا بوو، هیچ دڵی خۆش نەبوو. لە وەختەیە طبعاً وڵاتی هیندستان داگیرکرا بوو لەلایەن بەریتانیاوە. حکوومەتی ئەو کاتەی هیندستان کە ژێردەستەی بەریتانیا بوون، خەڵکی هیندستان دەسەڵاتدارەکانی ئەوێ ویستیان دیاریەک بنێرن بۆ مەلیکە ڤیکتۆریا. کۆمەڵە بەردێکی زۆر ناوازە و جوانیان بە دیاری نارد، لە تۆحفەیەکی زۆر جوانە پێچیانەوە ناردیان و لە کەژاوەیەکە کەسێکی هیندیشیان لەگەڵا نارد کە پێشکەشی بکات، ئەم دیاری پێشکەش بکات. ئەم گەنجە دیارەکەی هەڵگرت، چووە بەریتانیا. تەبان بەڕێوەڕەسمێکی تایبەت بردیان، نزیکی کۆشکی پاشایەتی کەوتەوە، ڕێوەڕەسمی خۆی هەبوو کۆشکی پاشایەتی. لەبەرەوە خەڵکی لەوێ پرۆتۆکۆلات جێبەجێەکەن، ئەبێت بزانی چی یەکەیت، ئەبێ بزانی چۆنە چیتە ژوورەوە، بزانی چۆن دیارەکان هەڵەگری. جلوبەرگێکی تایبەتیان بۆ ئەم کوڕە هیندیە، کوڕە گەنجە هیندیە تەرتیب کرد، خۆشۆردن، بۆن خۆشکردن، تەرتیبی ڕۆشتنەکە بۆ لای مەلیکات، چۆن هەڵسوکەوت بکە، فێریان کرد چی بکە. سکرتێرە تایبەتەکەی ڤیکتۆریا، مەلیکە ڤیکتۆریا، یاسا تند و پڕ لە هەیبەتەکانی بەم گەنجە هیندیەوت کابێ چی بکات. پێیوت مەمنوعە قسەی لەگەڵ بکەیت، بە هیچ جۆرە قسەی لەگەڵ نەکەی، مەمنوعە سەر هەڵبڕی، کە چووی ئاوا ئابێشتەکەی بۆ بەری، سەر هەڵ نەبڕی، نابێ پێ بکەنیت، هیچ حرەکە و جوڵەیەکت نەبێ کە تۆ دیارەکەت پێشکەش کرد، نابێ سەلامی لێ بکەی، ئاگال لێبێ سەلامی لێ نەکەی. هەر کە هەدیەکە تەسلیم کرد، ڕێک ئەبێ بە دوا بگەڕیتەوە، ینی فێری وان کرد چۆن بە دوا بگەڕێتەوە نەیشکەوێت، چکە عیبەیە. ئەم کوڕە گەنجە هیندیە قورتیۆی کرد بەسەری ئەمە، چه بەڵایە بۆ تووشی بوو. لەبەرەوە وتی باشەوە ئاکەم. بەو ڕێوەڕەسم و پرۆتۆکۆلاتی کە بۆیان دیاری کردبوو، بەو تەرتیب و ئەتەکێتی کە تەرتیبیان کردبوو، حازر بوو دیاریە هیندیەکەی ئاوا لەسەر دەستی هەڵگردە سینێکی زۆر ڕازاوی جوان کە بەردی نایابی وڵاتی هیندستان بوو بە دیاری نردویان بۆ مەلیکە ڤیکتۆریا. چووە پێشەوە، طبعاً وەکو پیان و سەرداخەیت بەڕێکی ڕۆیتە پێشەوە تا ئەگەیتە بەردەمی. کە خەریک بوو دیارێکی پێشکەش کرد، کە خەریک بوو بگەڕێتەوە دواوە، لەو کاتەیە ئەم کوڕە گەنجە تااقەتی پرۆتۆکۆلات و ئەم شتە بێمانایانی نەما، سەرێکی هەڵبڕی و سەیرێکی کرد، لە ژێرەوە سەیرێکی مەلیکەی کرد و زەردەخەنەیەکشی بۆ مەلیکە کرد. سەیری کرد وەکو دایکی وایە، ئافرەتێکی پیر و بە تەمەن کە سەیری کرد و ئاوا بۆی پێکەنی، طبعاً ئەمە غەڵەتی گەورەی کرد، بەڵام تازە کردی. طبعاً کوڕەکە تازە پێگەشت بوو، کەسێک کە تازە پێگات، هەندێک لە عاجوولی و هەندێک لە سەرەڕۆیی تایە، ئەمیش لەو نەوعانە بوو. ئەویش طبعاً زۆر وریا بۆ مەلیکە ڤیکتۆریا، طبعاً دەرکی پێ کرد و بینی کە ئەم کوڕە سەری هەڵبڕی پێکەنی بۆی، ڕوویەکی خۆشی هەبوو لەگەڵیا. ئەویش حەنان و سۆزێکی بۆ ئەم کوڕە دەربڕی. مەلیکە پرسیاری کردوتی ئەم کوڕە هیندیە بەیانی ئەم کوڕەم بۆ بێنن، ئەمەوێت بە تایبەتی بیبینم. عەبدوڵڵاش ڕۆشت بۆ لای بینی، پێی وتوتی تۆ بۆچی سەرە هەڵبڕی؟ ئەی تۆ نازانی پێیان نەوتی کە نابێت بەرامبەر بە مەلیکە سەر هەڵبڕیت، نابێ هیچ حرەکە و جوڵە و سەلام و پێکەنین و قسە و ئەم شتانت هەبێت. وتی بەرەوەڵا خۆ ئەویان پێوت موزانیشم، بەڵام لە کۆتاییە من
وامزانی تۆ دایکی منیت ڕێزی دایکی خۆم لێگرتی لەبەرەوە هەر بەو سادەیە من سەیرم کردی وەکو دایکی خۆم قەیچەکە پێکەنیم بەڕووتا. مەلیکە ڤیکتۆریا زۆر قسەکەی پێخۆش بوو دڵی پێی کرایەوەتی دەی باشە دانیشە لەلام باسی دنیام بۆ بکە باسی وڵاتی هیندستانم بۆ بکە. وای لێ هات مەلیکە نەیهێڵا بڕواتەوە وتی جارە با لای من بێت. ڕۆژانە کە ئەچۆ دەرەوە لەگەڵ مەلیکەیە ئەچۆ دەرەوە گەشتیە کرد لەگەڵیا باسی هیندستانی بۆ کرد. اینجا بە مەلیکەی وتی باشە ئەوە من فێری ئینگلیزی بووم ئەی تۆ بۆچی فێری زمانی ئۆردوی ئێمە نابیت هیندستان؟ وتی دە باشە دەرسی زمانی خۆتان پێ بڵێ. ڕۆژانە کۆمەڵێ وشەی فێری مەلیکا کرد زمانی خۆیانی هیندستان. اینجا باسی شتە جوانەکانی ژیانی بۆ کرد باسی ئەوەی بۆ کرد کە لە کۆشکە ئەبێ چیتر هەبێت یعنی شتی پێشنیاریە کرد بۆ مەلیکا بیری چوو بووە کە ئەمە پاشای وڵاتێکی گەورەی وەکو بەریتانیا و ئەم هەموو مستعمەرە و ئەم هەموو شوێنیشیان داگیر کردووە. سکرتێرەکانی خەریب و لە ترسا زنووقیانە چوو یان و ئەم کوڕە سەرڕۆیە چی بوو پیا بوو لێمان. طبعا هەر گوێی نادایە ئەوەی کە ئەمە مەلیکەیە بە ئارەزوی خۆی سوحبەتی بۆ کرد قسەی بۆ کرد شتی پێوت زمانی پێوت. مەلیکەش زۆری پێخۆش بوو. ڕۆژان و کاتانێکی زۆری لەگەڵ مەلیکەیە بەردەسەر. طبعا ئەم کوڕە ئەمێنێتەوە لە مملەکەتی بەریتانیا هەتا مەلیکە ڤیکتۆریا ئەمرێت. هەتا کە ئەشمرێت ئەڵێ ئەبێ ئەو کوڕە ئاگای لێ بێت ئاگای لێ بێت. مەلیکە مرد و گەنجەکەش گەڕایەوە بۆ هیندستان. مفاجەکە ئەوەیە کە ئەم کوڕێکی موسڵمانی باشی هیندی بوو. طبعا چیرۆکەکە ئەگەڕێتەوە لەگەڵ سکرتارێتی کۆشکی پاشایەتی ئەم یاداشتی ئەم بەسەرهاتی ئەم کوڕە گەنجە عەبدوڵڵای تیا هاتووە دوایی فلیمێکی لەسەر دروستکرا. ئەم بەسەرهاتی مەلیکە ڤیکتۆریا پێڵمانەڵێت بگەڕێن بە دوای ئینسانە لە ناخی هەموو مرۆڤێکە. هەموو مرۆڤێ ئینسانە هەرچی مرۆڤێ دەسەڵاتی هەبوو پلەپایی هەبوو مەقامی زانستی هەبوو دکتۆرای هەبوو ماستەری هەبوو ئینسانە هەر پێویستی بەوەیە کە تۆ بیدوێنی احتیاجاتە ئینسانیەکانی پێویستی بەوەیە کەسێ بیدوێنێ قسەی لەگەڵا بکە. جاری وایە کەسێکە ئافرێتێکە شووە کاتە چێتە ماڵێکی زۆر دەوڵەمەند دڵی سراحەت ناکا لەو ماڵەیە. ئەو ژیانی کە لە فەقیری و لە ژیانێکی ئاسایی خۆیان ناهەیبوو زۆر پێی دڵخۆشترە لەو ژیانی کێسەتی کەوتووە. چکە هەستەکە هەموو ژیانی بە شێوەیەک لە یاسا شێوەیەک لە پرۆتۆکۆلات شێوەیە لە قسەکردن و ئێمە تێکەڵی فلانە کەس و فلانە کۆمەڵ و فلانە جەماعەت و فلانە خزم نابین چکە ئێمە ئاستێکی ترمان هەیە نابێ ئاوا قسە بکەین نابێ ئاوا بڕۆی نابێ ئاوا هەڵسکۆت بکەیت. ئەم ئافرەتەیە ئەم پیاوەی کە ئەبێ بە زاوای ماڵێکە لەم جۆرە ژیانیان هەیە ژیانێکی زۆر قورسە باتە سەر چکە لە ناخە ئەم مرۆڤە ئینسانە حەز لە تێکەڵی خەڵکەکە حەز لە ئینسانیەتەکە. لەبەرەوە بە دوای ئینسانە بگەڕێن لە ناخی هەموو مرۆڤێکە ئازانم. هەموو ئینسانی پێویستی بەوە هەیە کە یەکێک قسەی خۆشی لەگەڵا بکە بیدوێنێت. زانایەکی موسڵمان ئەڵێت کاتی خۆی سەردانێکی سەداممان کرد. زانەکە خەڵکی عێراق نییە. ئەڵێ کە سەرداممان کرد ئەڵێ زانیم سەدام لە چ جەبەروت و عەزەمەت و خۆ بەزلزانی و دەور و پشتەکەی چۆن فویان تێ کردووە. ئاخر هەموو دەسەڵاتی ئاوا نغرۆ بێت ئاوا سەرکەشە بێت ئاوا ماڵی کاولە بێت و ماڵی میلەتەکەش کاولەکات. ئەڵێ منیش دانیشتم کۆمەڵێشتی ئیمانی زۆر جوانم بۆ باس کرد زۆر کاری تێ کرد هەستم کرد پێی خۆش بوو زیاتر لەگەڵ دانیشم. ئەڵێ بەڵام سکرتاریەت و دەست و پەیوەندەکان نەیان هێڵا زانیان کە لەوانەیە تەسیرێک لە ئەم سەرۆکە مەغرورە بکەم. لەبەرەوە کاتەکەیان پێ کۆتایی هێناوتیان سەید ڕەئیس کۆمەڵی مەوعید و کۆمەڵێشتی ترێ هەیە. لەبەرەوە خۆشەویستان ئەوانەی ئەچنە مەقامێ ئەچنە پلەپایەیە کەچنە شوێنێک مەرج نییە مرتاح بن مەرج نییە دڵیان خۆش بێت. ڕەنگە ئەو کەسەی لە لادەیەکە چەند سەر حەیوانێک بەخێوەکە و زەراعەتێکە کات و ڕۆژانە ئەڕوا بۆ سەر
کشت و کاڵەکەی کە ئێوارەیەتەوە پڕ بەدڵ بەو هیلاکەتە لەناو ئەو شاخ و داخودەوەنەیە تا ئەگەڕێتە ماڵەوە گۆرانیەڵێ چکە دڵی خۆشە بەسەو کەسەی کە سەرمایەکی زۆری هەیە دەسەڵاتێکی زۆری هەیە ڕەنگە بە قەت ئەو مرتاح نەبێت دڵی خۆش نەبێت لەبەرەوە بە ئینسانیەتی ئینسان هەرگیز و هەرگیز ون نەکەین خۆشەویستانم ئەچینە خزمەت باسێکی گرنگ لە چیرۆک و بەسەرهاتی چاکانی کورد لەلایەن مامۆستا مەلا عومەر نێزامی فەرمووە. ئینسان ئەگەر سیقەی بەخوا هەبێ پشت بەخوا بەسێ و من يتوكل على الله فهو حسبه بەڵام بەڕاستی لەگەڵ خوا بێ وەڵایی خوا دەرووەکاتەوە لە ناڕەحەتترین کاتا خوا دەرووەکاتەوە ئەگونجێ ئێمە ئەهلی ئەوە نەبین ئەو مۆزوعانە بگێڕن و قسەی خۆمان بەڵام وەکتر قسەی خەڵکی تری بگێرنەوە ئەو شیعر عەرەبیە فەرمێ وإذ العناية لاحظتك عيونها فنم فالمخاوف كلهن أمان واتا هەر کاتێک عنایەتی خوا و چاودێری خوا چاودێری کردی بخەوە ئیتر ئەوانەی کە تۆ لێترسی بۆتە بێ بە ئەمان و خۆشگوزەرانی مامۆستا عەلی خاڵەبازیانی هەیە ئەمە چیرۆکێکی واقعیە ئەمەیشیان ئیسەج لە چەمچەماڵە خەڵکی خاڵەبازیان فەرمووی لە گرانی گەورە فەقێ محەممەدی باپیرمان ئەچێ بۆ مەقان بۆ ڕاوشکار لە گرانی گەورە دیارە لە گرانی گەورە ڕاو زۆر مهم بۆ چونکی هیچ نەبۆ بخورێ ئەگەر شتێکیان دەستکەوتوێ ئیترەوە جێ خواردنی بۆ گرتوون وتی لای مەقانە لەو دەشتا ئافرەتێکی بینیوە لە برسا مردووە هەر قەم و قاژی ماوە سوبحان الله مەمکەکانی بەتەنیا پڕ لە شیر ماوە بە سینگەکانیوە مناڵێکی مژێ و چێ لەو لاوە وازیەکە هەر لە بە زمانەکەی خۆی گەرمە وازیەکە یاریەک سەرسامە بێ لەم دیمەنە خەڵکە ئاگادارەکە مناڵەکە ئەگەرێ بە باوشی و ئیباتەوە ئیکا بە مناڵی خۆی ئەم ناوی فەقێ محەممەد باپیرەی مامۆستا عەلی خاڵەبازیانیە ئەویش هەر پێ محەممەد و بە مناڵەکە ناوتە محەممەد چەخۆ نانزانە ناوی چی ناوتە محەممەد حەمە بچکۆل پەروەردەی کردووە پێی گەیانوە ژنی بۆ هێناوە مامۆستا عەلی فەرمووی وەچەی ئەو ئافرەتە تا ئیسەج لە خاڵەبازیانە ماون حتا ئەو ڕۆژەی بۆ منی گێڕایەوە فەرمووی یەکێکیان ئافرەتێکیان ناوی مەنیجە حەمەڕەزایە لەم ڕۆژانە نەوەی حەمە بچکۆلە لەم ڕۆژانە تووشی هاتم لە خاڵەبازیانی زۆر چاک و چۆنیمان کردووتی کاکە عەلی خۆ من و تۆ ئامۆزاین باپیری منیش باوکی تۆ بە خێوی کردو ئەم بەسەرهاتەی دیسانەوە بەگێڕامەوە ئەمە بەڕاستی معنای وایە ئەگەر خوا بێوێ پارێزگاری لە کەسێ بکە لە وەتەیەکیش ئەپارێزە لە ڕێی مناڵێکەوە خێر و چاکە هەرگیز ناڕوات ئللا سێبەرێکی گەورە لە دنیا پێش قیامەت بۆ تۆ دروستەکات ئیمام ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێت ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل چیرۆکێکۆن بۆ گێڕێتەوە لە ژنێک هەبوو لەگەڵ مناڵەکەی خۆیان مناڵێکی بچووکی پێبوو بەڕێگەی کە ئاڕۆشتن ڕێگەکە چۆڵ بوو کولێرەیەکی پێبوو ئەگەڕا بۆ سێبەرێک تا لەگەڵ کوڕەکەی دانیشتن کولێرەکە بخۆن بە کوڕەکەی وت ڕۆڵ ئالێرا بووە سەبا من پشمە ئەو بەرزایە ئەم شوێنە بزانم سێبەرێ شتێک نییە لەو دەشتەیە لەو کاتەیە مناڵەکەی جێهێڵا لە خوارەوە دزێک هات و مناڵەکەی برد و ڕۆشت تەڵەن بۆچی مناڵ بۆی بیفرۆشن و بیکەن بە بەندە و پاری پێپیاکەن
دایکە کە گەڕایەوە شوێنی خۆی سێرێکا مناڵەکە نەمازانی کە دزراوە براوە دەستی کرد بە گریان و بە هاوارکردن و نانەکەشی هەر بەدەستەوە کە لەگەڵ مناڵەکە بەتەماوە بیخۆن ئەم ژنە لەو حاڵە خراپەیە ئەخ مناڵێکە بدەزرێ پەنا بەخوا بێت چ حاڵێکی ترسناکە هەبێ سوالکەرێکی فەقیری هەژار لێەوە تێپەڕی وتی خوشکم من زۆر فەقیرم و زۆر زۆریشم برسیە ئەکرێ و نانم بیت یەکسەر ئەویش بەدەم گریانەوە نانەکەی پیاوتی ها بیخۆ دوای نانەکەی یاپی کابرا ڕۆشت ئەویش هەر ئەگریا و لەو ناوە ئەسوڕایەوە نێزانی چی بکەم وەختێکی زانی دزەکە هاتەوە مناڵەکەی پێبوو بۆی هێنایەوە ئێتر کەوتە سوپاسکردی ئەو دزە ئەو جەردەیەکە مناڵەکەی بۆ هێنایە وتی بەس چۆن هێناتەوە ئەی تۆ نەوبرد وتی وەڵی ویستم بیبم بیفرۆشم کاتێ بەڕێیا ئاڕۆشتم یعنی مدەتێکی پێچووکە هێناوێتیەوە کە ئاڕۆشتم لە یەک لەحزەیە شتێ هاتە دڵمەوە وتم باشە من ئەم مناڵم دزی ئیسایی بەمەوەی فرۆشم خۆشم مناڵم هەیە خۆشم جەرگم هەیە خێزانەکەشم دایکی مناڵەکەمە ئەبێ جەرگی ئەمە چۆن بسووتێگەری کە مناڵی ئێمە بدسێ و بیوات لەبەرەوە دڵم نەرم بوو ئەوە هاتوو مناڵەکەم بۆ هێناویتەوە لەبەرەوە ژنەکەش قسەیەکی زۆر جوانی کرد وتی سبحان الذي شكر الرغيف وجاز عليه بردة الابن الحبيب سپاس بۆ ئەو خوایی کە نانێک کە من یان بە فەقیرێک نەیفەوتان خوای گەورە بۆی تاویز کردم خێرا مناڵەکەی بۆ گەڕامەوە و بۆ ئەوی سوپاسگوزاری خوای گەورە بم کە خوای گەورە هیچ شتێک لای خواون ناوێ خوا بە وەفایە بەرامبەر بەندەکانی ئەشەکوور زاتێکە کە شەکوور ئەشەکوور لەبەرەوە خۆشەویستان حەدیثی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم کە لە صحیحی مسلمە هاتووە فەرمێ پیاوێ بە سەحرایەکە بە دەشتێکە ئاڕۆشت هەورێکی بە ئاسمانەوە بینی بەو سەحرا بۆ دەشتیان گوێی لە هەورەکە بووە مە حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا کەراماتە بۆ پیاوە گوێی لە هەورەکە بوو قسەیە کرد یا کەسێک قسەی ئەکرد بەسەر هەورەکەیە پێوت ئەی هەورەکە بڕۆ لە فڵان زەوی لە فڵان شوێن ئاوی فڵان شوێن بەیانی باران بارێنە بەسەر فڵان شوێنە هەورەکە کۆبوویەوە دەستی کرد بە جوڵە و ڕۆشت ئەم پیاوەش کەوتە شوێن هەورەکە بزانێ بەرەو کیۆڕوا زۆر دوور نەبوو گەشتە شوێنە سێری کرد ئەو شوێنە بارانێکی زۆری لێ باریەوە سێری کرد باخ و باخاتێکی خۆش و زراعەتێکی باشی تیا کراوە لێوە باخێکی لێبوو بەڵام سەیری کرد پشتی باخەکە و دەوروبەرەکەی بارانی لێ نەباری هەر ئەو منتقەی بارانی لێباری چوو بۆ لای پیاوەکە و پێی وت پێم بڵێ تۆ لەم بێستان و باخەیە چیەکەیت وتی بۆچی وتی وەڵی شتێکیاوەم بینیەوە من گوێم لێ بۆ ئەمرێک بەسەر ئەو هەورا کراوە کە بچێ باخەکەی تۆ ئاو بات تۆ چ نازێکە هەیە خوای گەورە ئاوا تۆی خۆش شەوێت و بارانی بۆ باراندووی وتی وەڵی من یەک شتم هەیە کە وەختێ بەروبوومی ئەم باخە کۆکەمەوە هەموو ساڵێک زۆر یارمەتی هەژار و فەقیرانی لێدەم پێش ئەوەی خۆیان بێن بۆ لام من بۆیان نێنێرم بۆ ماڵەوە من ئەم باخەم کردو بە سێ بەشەوە بەشێکی ئەنێرم بۆ هەژار و فەقیرەکان بەشێکی بنەتۆ ئەیکەمەوە بۆ ناو زەویەکە بەشێکشی بۆ ماڵ و مناڵم خەرجیەکەم و ئەوانی پێ بەخێوەکەم پیاوەکەش وتی خوای گەورە ڕێز لە تۆ ئەگرێ وەفای بەرامبەر بەم چاکەی تۆ هەیە هەل لە دنیا نمونەی چاکەکەی قیامەتە پیشانەیاتەوە کەوا خەڵکی تر بارانی بۆ نابارێ بۆ تۆ بارێت وما كان الله وكان الله شاكرا عليما خوای گەورە ڕێز و شکری بەندەکانی ئەکات علیمە ئەزانێ کێ سوپاسی ئەکات ئاگدارە کێ سوپاسی ئەکات باشە پەیوەندی عیلم بە شکرەوە چییە خوای گەورە دڵنیات دەکاتەوە لەوەی کە زانایە ئەزانێت تۆ چ خێرێکەکەی لەبەرەوە دڵنیا بەخوا زانایە علیمە لێی ون نابێت
لەبەرەوە خێر و چاکە بکە. بەخوای گەورە فەرمێ ئیلا ئەگەر تۆ چاکە بکەی ئێمە سوپاسی تۆ ئەکەین بەوەی کە خێرە ڕێژیم بەسەرتا لە دنیاشا لە قیامەتیشا. بۆ لأن الله عليم بكل شيء. خوا علیم و زانایە بە هەموو شتێک. تۆ یەک مێرولەی بچووک ڕزگارەکەی. هەر ڕزگارکردنی ئەو مێرولەیە لەبەر خاتری خوا بێت، لەبەرەوە بێ بگاتە ئاوێک، تۆزە شەکری بۆ داکەی، لە ناوی نابەی خوای گەورە چاکەت هەیەتەوە لە دنیا و لە قیامەتە. خێرە هێنێتە ڕێت. اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير بۆ لعلكم تفلحون. خێر ئەنجام بن تا ڕزگارتان بێ هەم لە دنیا هەم لە قیامەتە. خۆشەویستانە بچینە خزمەتی یەکێک لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرموون. چیرۆک زۆرە بیستین وا لە چواردەوری خۆمان هەم خۆمان دەوروبەر ئەوەی کە زۆر کاریگەری هەبێت دوعاکردنە لەگەڵ شەونێش. ئەو دوانە زۆر کاریگەری هەیە، بە تایبەتی کاتێک کە هەموو کەسێک لە خەوایە و خۆی گەورە دابەزێت ئاسمانی یەکەم ئەڵێ هەر کەس تاوانی هەیە داوای لێ خۆشبوون کە تا من لێ خۆش ببم، یان هەر کەس داوایەکی هەیە پێم بڵێ با من بۆی جێبەجێ بکەم. لەو کاتەیە کە تۆ هەستی تو شەونێش بکەیت و داوا لە خوا بکەیت بە بێگومانی بە دڵنیای خۆی گەورە وەڵام دایاتەوە پێت ئەبەخشێ و دوعاکردنیش بەردەوامەوە خۆی گەورە و پێغەمبەر صلی الله علیه وسلم داوامان لێکن کە بەردەوام بین لەسەر دوعاکردن بۆ ئەو شتانی کە پێویستمانە لە ڕۆژانەیە و هەر بەردەوام دوعاکردن شتێکی زۆر باشە. و زۆر کەس ئەوەی کە ویستوێتی یان کارێکی قورسی هەبووە ناڕەحەتیەک لە ژیانیا بە بۆنی دوعاکردنەوە بەدەستی هێناوە ئەوە بە بێگومان، یان بە بۆنی ئەوەی کە بە بەردەوامی زیکری کردووە هیوا هەیە ئەڵێ ڕۆژانە 1000 جار ئەستەغفیرڵڵاه کردووە یان زیاتر، ئەوە ئەو شتێک کە ویستێتی بۆی بەجێ هاتووە، ئەو شتێک کە ویستێتی پێی بەخشراوە و بە باشترین شێوەشوە هۆکاری سەرەکیشن بۆ دڵخۆشبوون لە ژیانە ئەمانە ئەبنە هۆی دڵخۆشبوونی زیاتر و بەرەکەتی زیاتر، بەرەکەتیش گرنگترین شتی ژیانەکە لە ژیانی هەر تاکێکە هەبێ و بێگومان ئەمانە لەگەڵ هەر هەمووی تۆ لە گوناح بە دوورە بی و هەم خێرە بۆ ئەنووسرێ، هەم عیبادەتن هەم ئەو شتانی کە تۆ ئەتەوێت و ئەو دەرگانی کە لێت داخراوە لە ژیانی خۆتا هەموویت بەڕواکرێتەوە و هەم لەسەری هەمویانەوە هەمویان هۆکارێکن بۆی کە تۆ لە ئاگری دۆزەخ بە دوور بی و بۆ چوونە بەهەشت بە هەمان شێوە. بە تایبەتی سەڵاواتدانکەوە ئەکات زیاتر و زیاتر لە پێغەمبەر صلی الله علیه وسلم نزیک بیتەوە و وتنی هەر کاتێکیش بۆ نمونە ئەستەغفیرڵڵاه کە تۆ ئەیکەی ئێمە ڕۆژانە گوناح و تاوانی زۆرەکەین، یعنی بە بەردەوامی ناشزانین کە ئەمە گوناحە تاوانە، بەڵام کە تۆ بە بەردەوام ئەستەغفیرڵڵاه کردو ئەگەر لە دڵەوە بێ ئەوە بە دڵنیایەوە خۆی گەورە لێت خۆشە بێت و ئەو گوناحانەت بۆ سڕێتەوە بۆ تەکا بە چاکە لە پاداشتی ئەوەیە. عوسمانی کوڕی تەڵحا مسلمان نەبوو، لە مەکەیا بوو. سەحابەکان زۆر هەوڵیان لەگەڵادا، پیاوێکی زۆر چاک بوو، زۆر مرد بوو، هەوڵیان لەگەڵ عوسمانی کوڕی تەڵحادا، بەڵام مسلمان نەبوو. هەر مسلمان نەبوو هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانە کۆچیان کرد بۆ مەدینە، هیجرەتیان کرد. ئومو سەلەمەش ئافرەتێکی مسلمان ئەیەوێ کۆچ بکا بەس تەنهایە، خۆی بەتەنها ئەیەوێ بچێ بۆ مەدینە کە ئومو سەلەمە دوایە بێتە خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. خۆی و کوڕێکی بچکۆلەی ئەیانەیە بە تەنیا لە ڕێی خوایە هیجرەت بکەن و بچن بۆ مەدینە، 400 کیلۆمەتر بە پێ ببڕێت. لەم قوربانیە چییە لە سەحابەیە هەبووە؟ چ پەروەردەیەک بوون، چ هێزێکی معنەویان هەبووە خۆی گەورە پێیاون. تۆ بە سەحرایەکە بڕۆی ژنێک بە تەنیا یا لەگەڵ مناڵێکی زۆر بچووکە بە پێ بکەویتە ڕێ 400 کیلۆمەتر ببڕیت. هەرونە لە مەکە دەرچوو، عوسمانی کوڕی تەڵحا لەو ڕێگەیە بینی، وتی ئومو سەلەمەوە چیەکەیت؟ وتی وەڵا کۆچەکەم
ئەچم بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مێردەکەشم لەوێ ئەچم بۆ لای مێردەکەم طبعا مێردەکەی لە مدینە وفاتەکە دوای شوکا بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی بەتەنیا ڕۆی وتی بەڵێ چۆن شتی وابێت طبعا عوسمانی کوڕی تەلحا تاجر بوو ئیشی هەبوو یعنی بەتاڵێک نەبوو لەو ناوە بسوڕێتەوە ئیشی نەبێت قەیچێکە با بچم تا مەدینەش تاجرێکی باش بوو چی وەڵڵاهی شتیوە ناگونجێت ئەوە غیرەت نییە بۆ ئێمە تۆ ژنێک لێرەوە بکەوێتە ڕێ لە مەکەوە بۆ مەدینە بەتەنیا چۆن شتی وابێت وشترێکی پێ بوو تی سواری وشترەکەم بە ئەو مەسەلەمە خۆی گێڕێتەوە لە سواری وشترەکە بوو وتی هەتا نەتگەێنمە دەستی مێردەکەت وازە لێ نایەنم مسلمانیش نەبووە کافرە عوسمان کەوتە ڕێ ئەو ماوە دوور و درێژەی بڕی هەتا مەدینە و مسلمای گەڕێتەوە فەرمێ ئەوەنە بە شەرەف بوو ئەوەنە کەرامەتێکی بەرزی هەبوو وەڵڵاهی سەری هەڵ نەبڕی بمبینێ هەتا گەیشتۆتە مەدینە هەر وەختی ئیسراحەتمان بکردایە وشترەکەی یەخەیە خۆی دوورەکەوتەوە چوو بۆ شوێنێکی دوور لە بن شوێنێکەدا ئەنیشت بۆی منیش بە ئیسراحەت لە شوێنەکە بۆ خۆم خەوم ئیسراحەت بکەم شەو باە بە هەمان شێوە ڕۆژ باە بە هەمان شێوە ئیسراحەتمانە کرد بێ ئەوەی کەلیمەیەکم لەگەڵا بڵێ قسەیەکم لەگەڵا بکە هەتا منی گەیانە مەدینە کە نزیکی مەدینە بوونەوە و ماڵەکانی مەدینە دەرکەوتن بۆ ئەو مسەلەمەی وت ئەوە مەدینە ئیتر ئەتوانی بچیت و منی شەگەڕێمەوە بۆ مەکە گەڕایەوە چونکە ئیش و کاری خۆی هەبوو چەند ئەخلاقێکی بەرزە لەبەرەوە ئەم چاکەیەی عوسمانی کوڕی تەلحا و نابێ لای خوا عەلیمە ئاگای لێکە چاکەیەکە کات لەبەرەوە هۆکارێک بۆ عوسمانی کوڕی تەلحا کە موسڵمانە بێت ڕەنگە ئەمە بوو بێت خوا هیدایەتی خستە دڵیەوە چونکە ئەو بە درێژایی 13 ساڵ لە مەکەیە پیاوێکی عاقڵ پیاوێکی تاجر پیاوێکی نەجیب بەڵام نەئەچوو مسلمان بێت قەناعەتی نەبوو بە ئیسلام ئەی چی وای کرد دوایی یەت مسلمانە بێتەوە بێتە سەحابی پێغەمبەر سەڵەم بۆ ڕزگاریە بێ لە ئاگری دۆزەخ ئەم چاکە جوانە ڕزگاریەکات لەبەرەوە ئەگەر ئەمانەوێ عاقبەت خێر بین با چاکە زۆر بکەین بڵین خوا ئەمانە بۆ عاقبەت خێریمان یا ڕەب چاکەی باش بەس بۆ خوای بکەیت بۆ دنیا و بۆ دەرکەوتن و بۆ ڕووپامایی و خەڵک بزانێ و ڕکلامم بۆ بکرێ و ئەوانە نا بەس بۆ خوای گەورەی بکە لە پێناوی خوا ئەو چاکەیە بکە ئینشاء الله لە دنیا و لە قیامەتە یەتەوەڕێت خۆشەویستانە مەچینە خزمەتێکی تر لە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموون هەبووە پێشینیان جێڕاوێتەوە فەرمێ من بۆیە بەرەکەت کەوتۆتە ماڵەکەمەوە بۆیە ئیسفادەم لە ژیان کرد و ژیانم بەلاوە خۆش بووە خەرمانەکەم کردووە بە 3 بەشەوە ئەمە باو باپیرەمان بۆی من جێڕاوەتەوە لە کتێبەکانیشە پێم وایە ئاماژەی بۆ کراوە ئەفەرمێ خەرمانەکەم کردووە بە 3 بەشەوە بەشێکی بۆ هەژاران بەشێکیشی بۆ خۆم بەشێکیشی بۆ ساڵانەی لە زەوی و زراعەتەکە تیا سەرف بکەم ئەمە وای لێ کردوم بەڕاستی مرتاعبم لە ژیانە بە خۆشبەختی بژیم و ماوەم ناڵێشم الحەمدە ساڵح بن مرۆڤ بەبێ هەمیشە دائیمەن بەدوایەوە بگەڕێت بزانە حەقی خەڵکی نەخواردووە حەقی خەڵک ناخوا چونکە حەق الناس لە ڕۆژی قیامەتە یەخەمانەگرێ زۆر خەتەرە حەقی خوا یعنی تۆ نوێژێکە فەوتاوە ڕۆژێکە فەوتاوە خوای گەورە غەفوور ڕەحیمە لێتە بورێت احتیمال هەیە یاخود ئومێدی زۆر هەیە کە خوا لێت خۆش بێ بەڵام حەقی خەڵک زۆر موشکیلەیە یا ئەبێ گردنی ئازاب کات یا ئەبێ حەقەکەی بیتەوە ئەو کەسانی کە ناتوانن نەخێر بکەن شەرمەکەن زۆر لەوانە بترسە کە حەقیان بخۆیت لە ئەدەبی ڕووسیا چیرۆکێک کاتووە کە ڕەنگە بیستی بێتیشتان بەڵام تا ئەنتوان شیخۆف کە کاتبێکی ڕووسیە نووسیوێتی تەمان یەکێکە لە چیرۆکەکان کە لە ئەدەبی عالەمیە بڵاو بۆتەوە هۆپ ئەڵێت ئەو ژنەی بان کرد کە مناڵەکانی لە ماڵی خۆیان پەروەردەیەکردن پیاوێک بوو کە
ئەم ژنەی گرتبوو مناڵەکانی پەروەردە بکات ناوی پۆلیا بوو ژنەکەم پێی وتوتی وەرە پۆلیا بە حسابی ئەم دوو مانگە وە بکەم بە حساباتێ بکەین و بزانم معاشی ئەم دوو مانگەت بەمێ ئەگەر شەرمە کرد و داوای حسابی خۆت نەکرد ئەگەر شەرمیشە نەکرد و مزاهرەیشە کرد و هەر حاکمەکان پارەی خۆتیان نایپێت چ زوڵمێکی گەورەیە بڕیار بوو 30 ڕۆبڵی پێ بدا لە مانگەکە یعنی دوو مانگەکە 60 ڕۆبڵەکات پۆلیاش بە هێواشی وتی نەخێر مانگی 40 ڕۆبڵ بوو یعنی دەی لێ قرتاند بۆی پاشەکەوت کرد وتی نانا 30 ڕۆبڵ بوو ئەوشتی باشە قەیچێکا 30 ڕۆبڵ تەمان لێیا 20 ڕۆبڵی کرد بەژێرەوە اینجا بۆی باس کرد وتی 60 ڕۆبڵەکە 9 ڕۆژی لا بین چونکە تۆ ڕۆژانی یەکشەممە کارە نەکردووە ئەوە 9 ڕۆژ پۆلیاس سوور هەڵگەڕا وتی 12 ڕۆبڵی تریش لا بین چکە کوڕەکەم 4 ڕۆژ نەخۆش بووە تۆ هیچ پێ نەوتووە دەرزی نەخوێندووە 3 ڕۆبڵی تریش لا بم چونکە تۆ دانتەیەشا ئیش نەکردووە و تێمێنێتەوە 19 ڕۆبڵ هەمووی 41 ڕۆبڵەکە وایە وتی بەڵێ وایە ئەوی لە شەرمە هیچی بۆ ناوترا 19 بۆ مایەوە چای پڕبوو لە فرمێسکەم کچە ئەم ئافرەتە وتی پێش سەری ساڵیش تۆ کوپێک و قاپێک شکانوە ئەوە 2 ڕۆبڵی تریش لا بین بۆ ئەوە کوڕەکەشم چۆ سەردارێک پانتۆڵەکەی دڕا تۆ ئاگال لێ نەبوو لەبەرەوە 10 ڕۆبڵ لەو پارەی تۆش لابم لە معاشەکەی تۆ بەهۆی تەقسیری خۆتەوە کەم تەرخەم بوویت اینجا ڕۆژێکیان کوڕەکەم لەگەڵ تا چوە دەرەوە جانتاکەی دزرا 5 ڕۆبڵی تریش لابم ڕۆژێکیشیان 10 ڕۆبڵ لە ژنەکەم قەرز کردووە ئەسڵ ئەساسیشی نەبوو قەرز کردووە لەبەرەوە ئەو 10 ڕۆبڵش لابم ئەم سەری کردو ئەو سەری کرد 14 ڕۆبڵی بۆ مایەوە وتیەوە حەقی خۆتە و زۆر سپاس بۆ مانووبوون ئەم دوو مانگە لە 80 ڕۆبڵ 14 ڕۆبڵ پۆلیاوتی سوپاس دەکەم بە گریانەوە چۆ دەرەوە پیاوەکە سەیری کردوتی نە شوکرم کە و نە سوپاسم کە تۆ چ مرۆڤێکی چۆن ئەبێ وابیت من دزیم لێ کردی من تۆم تاڵان کرد من هیچم بە تۆ نەیەڵاوە پۆلیاوتی آخر لە شوێنی تر ئیشم کردو و هیچیان پێ نەیاوم هەر هیچم وەرنەگرتووە بەس نییە لێرە 14 ڕۆبڵ یاوە پێم بەلای کەمەوە تۆ پارەیەکە یاوە پێم پیاوەکە پێوتی من داوای لێبوردن لە تۆکەم زۆر فەرموو ئەوەش 60 ڕۆبڵی دوو مانگەکەی خۆت ئەوەش 20 ڕۆبڵ با لەسەری بێ هەدیە بێەوە 80 ڕۆبڵ لەسەرەوەی کە ئیشەکەت کردووە ئەم چیرۆکە زۆر جوانە پێمانەڵێ نابێت لەسەر حەقی خۆمان بێدەنگ بین و نابێ شەرمن بین و نابێ زوڵم لە هیچ کەسێ قبول بکەین پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئامۆژگاری هەمومانەکات کە فەرمێ ئوعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه پێش ئەوەی ئەو کەسە عارەقەکەی جسمی وشک بێتەوە تۆ پارەکەی کرێکەی بەرێ مانگانەکەی دوا مەخە لەبەرەوە خۆشەویستانم هەر کەسێکمان چەندێ دەسەڵاتمان هەیە با زوڵم لە هیچ کەسێک نەکەین بە حەقی هیچ کەسێک نەخۆین حەق الناس واللهی نایەڵێ لە دنیا ئەو کەسانە ئیسراحەت بکەن لە قیامەتیشان لە قوڕقوڕاگەیان دەریەهێنەیە خۆی گەورە لە مەزڵومیەت ڕزگارمان کا و هەرگیزا و هەرگیزیش نەبینم ساڵم وستەمکار یا رب العالمین خۆشەویستانم ئەچینە خزمەت جنابی مامۆسای خۆشەویست مامۆستا مەلا عەبدوڵڵای سەنگاوی و بەسەر هاتێک فەرموون کاکە محەمەی حاج ئەحمەدی قاسم هەیە پیاوێکی ناودارە پیاوێکی بەڕێزە زۆر دۆست و
ڕەفیق و خۆشەویست و کەسی ئێمەیشە لەخوا بەزیابێ دوێکە بە یەکۆ بین لە داوەتێکیش ئەوەی بۆ گەڕامەوە هاتاوتە مەمای لەوانەیە بیشی نووسمە قسم بەلاوە زۆر زۆر گەرەنە با پیریشی پیاوێکی زۆر زۆر ناودار بوو کوێخانەمی قیان پیاوە لە سەنگا و پیاوێکی ناودار و پیاوێکی دیوەخاندار بوو پیاوێکی قسە بە ڕەواج بوو پیاوێکی زۆر مسڵمانیش بوو ئێتر شەو نوێژ تاعات عیبادەت لەو سەردەمەی زۆر خەریکی ئەوانە بوو بەڵام لەگەڵ ئەم هەموو چاکە و خانەدانی ئەمانە بەشی نەکرد وەکیسە نەبوو وەختە کەسابەتی وەختار فەلاحەت بوو فەلاحەت و حیوانداری ئەم دوانە بوو ئیتر ئەم دوانەیش بەشی هەموو ماڵێکی نەکرد ئەویش زۆر زۆر خانەدان و ئەمانە بوو ئەڵێ ڕۆژێکیان دانیشت بین لە دیوەخانەکەیە برێ کوڕکاڵش دانیشت بوو ئەرێ ڕۆڵی تێک قەسا بێزانێ بۆچی تەوتی وەڵا گاڕەشم دا بە پیاغەمبەر بچین بێنی با سەری بڕێ کۆرە باوکم بە خاتی خواوتی ژن و مناڵی هاتەوین تو هەبە گاڕەشی چی قوربان ئەو زەمانە گا زۆر زۆر مهم بووە هەر کەسێ جووتێک گای وای تر حسابکەوە دامەزرا بوو ژیانی تەئمین بوو تێگەیشتی چونکە جووتەکە فەلاحەتی پێکرا تێوی جووتێگای چاکی بوو تیوەڵای گاڕەشم کردو بە ئەو بۆ تەعبیرە مەولی پێغەمبەر صلی الله علیه وسلم دامە بە پێغەمبەر ڕای بچین بێنی سەری بڕێ تکورە برێکیانوت کاکە تۆ چۆنە و گاوت کورە با من داوم پێغەمبەر مە یۆڵێن چ تی بە ذاتی خوا هەور دیانگاکەیان سەر بڕی پارچیان کرد و بەخشانیانەوە تی تەشبیه نوێ کەرێکیان بکەرەی قسە شوێنی گاکە فەلاحەتی پێکرد ئەوەیە دڵسۆزی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەیە دڵسۆزی بۆ ئیسلام ئەوەیە باوەڕبوون بە پاداشی سەدەقە باوەڕبوون بە پاداشی سەدەقە خێر و چاکە ئەوەیە نیەتێک کە بۆ خوا سڵحا و ئەوانەیە بەڵام ئەمڕۆ خۆی مرۆ وەکوتم کاکە کردەوە زۆرە بەڵس نیەتەکان سەقەت هەر نیەتەکان خوا پەناماندا زۆربەی زۆری بۆ دنیاە ئاڵێ کابرایە ڕۆژی قورئانی خوێن وازم سووریا الکهفی خوێن ئەڵێ خوێندی بەدە ئینچی زۆر خۆش قورئانی خوێند و بۆ خۆشی بوو ئەلێ کابرای دایە بەردەمیان لە وەختا دەنگی هەڵبڕی وتی با ئەم کابرایشە گوێی لێبێ حەزی کرد و کابرای گوێ لێ ئەلێ شەو خۆی بینی خێری قورئانەکان بۆ هاو کە خوێندی سەرێکان مەقتەعێکی تیا نییە بڕاوە تێکاک خۆڵە من سوورەکە گشت خوێن ئەو بۆچی ئەم بۆشایە چێتە توڵا ئەوەی تۆ لە بەرخواانە خۆنا کابراکە هاتوو دا بەردەم تا دەنگ هەڵبڕی وتێ با گوێی لێ بەوە لەبەر ئەوە بوو ئەویان عید و تۆ نییە ئەمڕۆ شتەکان زۆرە بەس بۆ خوابوونی کەمتیایە خۆشەویستانم خۆی گەورە سفرەکانتان بەربانگەکانتان پڕ بکە لە نیعمەتی جۆرا و جۆری حەڵاڵ و پاک و بەسوود ئینشاءالله وەک چۆن ئەم بەربانگەی ئێمە ئینشاءالله بێتە میوانی ماڵەکانتانە و بەربانگەش ئینشاءالله نیعمەتی فراوان و بەخششی زیاتری خۆی گەورە بێ بۆ ماڵەکانتان و بۆ حاڵتان و داواکەرم لە خۆی گەورە ئینشاءالله خۆشترین ژیان لە دنیا ببەخشێ پێتان و عاقبەت خێرتان کە و بیبەخشێ بە ئێمە و سەرجەم مسلمانانیش خۆی گەورە ڕزقتان واسع بکات و دینتان بەهێز و قایم بکات عاقبەتتان بە خێر بگێڕێ ئینشاءالله ماڵ و مناڵ و کەس و کارتان محفوظ بکە یا رب العالمین لە مردوەکانتان خۆش بێ و لە مردووی هەموو لایەکمان خۆش بێت و هەموو لایەکمان محفوظی لای خۆی گەورە بین اللهم آمین آمین یا مجیب السائلین تا بگەشتنەوەی تر لە ئێوارانی بەربانگە بە خزمەتی بەڕێز و خۆشەویستەکەمەوە بەخۆی گەورەتان ئەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتان لقل السلام